لە 79دا لە ڕیزەکانی کۆمەڵەی ڕەنجدەران خەبا دەکات و لە 82دا لە تیپی 11 هەورامان و لە 89دا فەرماندەی تیپی 33 سوورێن و دواتریش فەرماندەی بەتالیۆنی باڵامبۆ دەکات. ئەو لە هەموو قۆناغەکانیدا پیاوێکی سیاسی و ورد و کۆمەڵایەتی و چاوکراوە دەبێت بۆ ناوچەکە. پیاوێک بوو توانایەکی یەجگار بەدەری هەبوو لە ڕووی هەم سیاسی و سەربازی و خوێنەوارێکی باشیە بوو کاکەنۆر لە سەرەتای هاتنەوەی پێشمەرگایەتیەوە یەکەم شت پلەی مەفرەزەی بڕوودوای فەرماندەی کرد و لە ئەم دیژە لە شەڕی چەسپاندنی یاسا دەورێکی کاریگەری هەبوو بۆیە تیرۆریستان داغ لە دڵ بوون لەو ڕۆژەدا لەم ڕۆژەدا ئەوان دەستیان برد و شەید ئەنوەریان شەید کرد. لە ناو ڕیزەکانی ئاسایشدا بەرپرسی مەعاونیەت و دواتریش لە ساڵی 1990دا لەسەر داوای یەکێتی دەگەڕێتەوە هەڵەبجە و دەکرێتە فەرماندەی میحوەر تا شەڕەکانی ئەنسارولیسلام سەرەڕای بەرفراوانی سنوورەکە ئارامی و ئاسایش بۆ ناوچەکە دابین دەکات. ئەمڕۆ کۆمیتێ ڕێخستنی هەڵەبجەی شەهید لە یادی 15 ساڵی شەهیدبوونی شەید ئەنوەر و شەید ئاری و شەید بەکرا ئاسەری ڕێز و نەوازشدا نەبێین بۆ ئەو شەیدانە و بەڵێن بە کەس و کاریانە دەین درێژە پێدەری ڕێگەکەیان بین. کاگەنوەر پیاوێک بوو، هەم پیاوێکی کۆمەڵایەتی هەم پیاوێکی سەربازی. لە پاڵ عەمید ئەنوەردا شەهیدان شەید ئاری و شەید بەکری پاسەوانی دوو ڕۆڵەی گۆشکراوی کوردایەتی و ئازای شارەکە بوون کە بەشداری کارایان هەبووە لەسەر جەم هەنگاوەکانی شەید ئەنوەردا. ئێمە وەکو بنەماڵەی شەید ئەنوەر شانازی بە شەیدبوونی باوکمانەوەکەم من وەکو کوڕی شەید ئەنوەر شانازی بە شەیدبوونی باوکمەوەکەم کە لە هەڵەبجەیە شەید بووە لە پێناو خاکی و نیشتیمانی خۆیان شەید بووە. هەم شەید ئەنوەر و شەید ئاری و شەید بەکر بۆ نیشتیمانەکەیان شەید بوون و حاجی عوسمان شەیدێکی زۆری یاوە بۆ یەکێتی و زۆر بە شانازیەوە ئێمە سەربەرزین کە شەیدەکانمان شەید یەکێتی نیشتیمانی کوردستان. شەهید ئەنوەری حاجی عوسمان ساڵی 1964 لە گوندی عەنەب چاوی بە دنیا هەڵهێناوە. ساڵی 1979 پەیوەندی بە ڕیزەکانی کۆمەڵەی ڕەنجدەرانی کوردستانەوە کردووە. ساڵی 1993 کراوەتە ئەندامی مەکتەبی عەسکەری و بەشداری خولەکانی ئەکادیمیای سەربازی کردووە و چەندین بەرپرسیارەتی لە ڕیزەکانی ئاسایش وەرگرتووە. دوایین پلەی عەمید بووە لە بەڕێوەبەرایەتی ئاسایشی شارەزور و بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتیەکەش بووە. مەخابن لە ئێوارەی 26 2005دا لەگەڵ هەردوو پاسەوانی تایبەتیدا شەهید دەبن و دەگەنە کاروانی پڕ سەربەزی شەهیدانەوە. شەهید ئەنوەر دەبێتە سێهەم شەهیدی بنەماڵەکەی. فەرحان حەمەخان، گەلی کوردستان، هەڵەبجە.